ئەمانە بزانین مشکلەی بەڕێستان چییە؟ چەند ساڵە لێرەن؟ کار و پیشەتان چییە؟ هاوسەرەکەت پیشەی چییە؟ 8 ساڵ پترە لێرێ بریتانیا ژین زارۆکێکی 3 ساڵ هەمە زەڵامێ من بزنسا خویا خاصا هەی بەس لێرێ مشکیلە خانە و مال و پارۆمە نینە مشکیلە کێم وەختیە مە هەی گەل خێزانێ چونکی زەڵام 7 ڕۆژە شول دکەتن کاتە هیچ کاتێ بۆ ئێوە تەرخان ناکات؟ نا هیچ وەخت نینە بوومە هەمی وەختێوی ئیش و شولێوی بەیە چونکە ئەو ڕێڤەبەری شولێ خوا دکەتن هەکە نەکە دێ شولێوی گەلای خراپ بیتن. لە ویکەندەکان چی کاتی پشوو؟ عادەتەن خەڵک بریتانیا 5 ڕۆژە شول دکەت بەس زەڵامێ من 7 ڕۆژە شول دکەت یعنی چ وەخت نینە بوومە و زارۆکێت من. ئەی باشە هیچ کاتێک کاتی سەفەر ئەو کاتانە چۆنە؟ کاتی سەفەرتان بۆ تەرخانەکە بۆ کوردستان بۆ بینینەوەی کەس و کارێ؟ عادەتەن خەڵک بریتانیا ساڵێ جارێکی چنە کوردستانێ چندۆ مرۆڤێت خۆ بینن کەس و کارێت خۆ بینن بەس ji ber şûlê zelamê min 2 sala carekê em çîn ew jî hefteyekê digelme têtin ew ê hefteyê jî herî mijî le telefonê diketin yanî bû amila bû şirîkê xwe. ئەی هیچ کاتێک لەگەڵ کەس و کار برات کەس و کارێ ئەم باسەت نەوروژاندۆ لایەن باسکەیت کە کێشە و چییە تۆ؟ بەلێ من یا گەل برایەت خوا و بابێ خوا و باب و برایەتوی هەمیە یعنی من یا ئاخفتی گەل منە گوتی ژیانە مە ڤی ڕەنگیە و چارەسەری نەبووە؟ هیچ چارەسەری نەبووە هەر ئەوشت بێشتن ئەڤە شولێ منە و پێت ڤی ئەژی شولێ خوا بکەم یعنی هەرێ بەردەوامەت گەل شولێ خوا و ئەی وەکو بواری ڕەزیلی و سەرفکردنی پارە و سامانی بۆ ئێوە چۆنە؟ زەڵامێ من نەیە ڕەزیلە هەر ینی پۆرۆت دەتەمە هەر تشتێ پێت ڤی بیتن وەکی ژیان بوومە ینی بەرهەفت کەتن بەس گەلێک جەرە منە گوتیێژی مشکیلەمە نە پۆرەیە مشکیلەمە ئەوە ئەم حەسکێن توت گەلمەیە ئۆمۆدەبی ینی وەخت هەبیتن گەلمە دۆبیت گەل زۆروکێت خوابی. بەڕێستان ئامۆژگاریتان چییە بۆ خێزانەکان لێرە بۆ ئەو پیاوە بەڕێزانی کە لێرە خاوەنی بزنس و کاری خۆیانن؟ من ez daxwazî şemî wan bira dikem evêt xêzan pêkînayn potê xwe do beş bikin yanî bû xêzan û zarokêt xwe pare hemî tişt nîne yanî lazim e ser hesêba aileyê ne jîn. زۆر سپاس. بەڵێ مامۆستا سەرنجی بەڕێستان چییە لەسەر کێشەکەی ئەم خاتوونە بەڕێزە؟ دیارە ئەم خوشکە گلەی لە پیاوەکەی هەیە کە زیاتر لە ئیشوکارە مێنێتەوە هەرچەند باسیەوەی کرد کە ئەم پیاوەی ئەم مەساریفێکی باشیان بۆ ئەکا پێداویستەکانیان جێبەجێ ئەکا بەڵام ئەمە ئەگەڕێنەوە بۆ سەرەتای بەرنامەکە کە زیادەڕەوی لە پەیداکردنی پارەیە ئەبێتە کێشە و گرفت چونکەم هەندێک بەهای گرنگی مرۆڤ هەیە لە ڕاستیدا بە پارە بەدەست نایە واتە ئەو کاتەی کە پێویستی پێێتی ئەم خوشکە پیاوەکەی لەگەڵی بێت ناتوانێت پارەی بخاتە سەر ژمارە حسابەکەی و ئیتر ئەم خوشکە کێشەکەی یاخود گرفتەکەی چارەسەر بێ و یاخود زۆر جار هەر لەو دەست بڵاوێ یاخود لەو زیاتر سەرفکردنا خۆی بۆ خۆی کێشەیە. بەڕێزان ئاماژیان بەوە کرد کە هاوسەرەکەیان ڕەزیلی ژنیە بگرە ئەشیان بات بۆ سەفەر بۆ کوردستان و سەفەریان پێکات بەڵام کێشەی ئەم بەڕێزە تەنها نەبوونی کاتی هاوسەرەکەیەتی. بەڵێ بە دڵنیاییەوە ئەلبەتە کێشەکان پێشتر باسمان کرد لە زۆری پارە یاخود لە زۆری مادەیە جانب یاخود لایانی زۆری هەیە بۆ ئەوەی کە بێ کێشە لە ناو خێزانەکاندا. ئەم خوشکە وازەحە کێشەکەی کە باسی ئەکا لەسەر ئەوە گلەی لە پیاوەکە کە حەقیان پێناداواتە لەوانەیە ئەو عەتف و سۆز و خۆشەویستی کە پێویستێتی بۆیان دابین ناکە ئەگینا بە پارە ناتوانێت خۆشەویستی و عەتفی خێزانی بنیاد بنێ یاخود بتوانێت کە بەختەوەریان بۆ فەرهەم بێنێ.
ئێمە مۆستا ئامۆژگاری بەڕێستان چییە بۆ ئەم برا بەڕێزانی کە خاوەنی بزنس و کاری خۆیانن و کاتنیان بە ماڵ و مناڵەکەیان؟ لە ڕاستیدا زۆر گرنگە ئێمە بەرنامەمان هەبێ بۆ ژیانی خۆمان و ئەو برانەی کە خاوەنی خێزانن ممکنە ئەو پارەی کە ئەمڕۆوە ئازان لە دەستیان دەرەچێ و دەستیان ناکەوێ لە داهاتوە بێتەوە جێگەی. بەڵام ئەگەر هاتوو بەداخەوە شیرازەی خێزانیان تێکچوو خێزانەکان هەڵوەشان ئەمە نایەتەوە جێگەی خۆی. واتە ئەگەر هاتوو سۆز و خۆشەویستی مناڵەکەی لە دەست دەرچوو یا خێزانەکەی لە دەست دەرچوو بە پارە ئەم جێگەی پڕ ناکرێتەوە. لەو ماوەی پێشوا لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانە نمونەیەکی زۆر جوان بڵاو بووبەوە کە من باز لە مناڵە دەکات کاتێک بڕەپارەیە کۆ ئەکاتەوە و ئەچێت بۆ لای باوکی پێشکەشێکە ئاڵێ باوکە گیان ڕۆژانە بە چەند ئیش ئەەکەی منەمەوێت لە چۆن بڵێ لە ئەنجامی ئەوەی کە تۆ کاتێک بێ بە من لەگەڵ منە بەسەربەری من ئەو بڕەپارەیە بۆ تۆ تەرخان بکەم. نازان بەڕێستان ئەو ڤیدیۆتان بینی؟ بە دڵنیاییەوە بەڵێ لەوانەیە ئەمە خەونی زۆربەی مناڵەکان بێ بەداخەوە لە فەراغی نەدانی کاتی تەواو لەلایەن باوکیانەوە وەک پێشتر باسمان کرد لە زیادەڕەوی لەوە دەستهێنانی پارە و سەرۆت و سامان و دڵنیابین ئەم منداڵە ئێستا منداڵە ئەوەندە دەرکی پێەکا بەڵام کە گەورە بوو ئاگامان لێبێ ئینتیمای بۆ باوکی نامێنێ بەو شێوەیە و یاخود ئێمە ناتوانین پەروەردەیەکی دروستیان بکەین. ئێمە کە لە مناڵیەوە ئاگامان لیان نەبێ پەروەردەیەکی دروستیان نەکەین کاتیان بۆ دانەنین پارە ناتوانێت ئەو فەراغانیان بۆ پڕ بکاتەوە و ئەبێتە سلبی لەسەر ژیانی ئەم مناڵە بە تەواوی ژیانی چونکم ئەو کاتێک کە پێویستی بە باوکێتی پێویستی بە دایکێتی بە پێویست ئەمان لەگەڵی نەبوون. کاتە ئەمە مەترسیە بێت لەسەر داهاتووی مناڵەکانمان لە کاتێکا کە گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان زۆر ڕوو ئەدەن؟ بە دڵنیاییەوە ئەو مناڵە ئەگەر مەسەرەن باوکی سۆزی باوکانی بۆ دەرنەبڕێ ئەبێ کەسێکی تر جێکی بگرێتەوە. ئەوەش چی ڕوەدا هەمومان نەزانی کاتێک کە فەراغ هەبوو بۆ مناڵەکان لەگەڵ زیادبوونی تەکنەلۆژی و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم مناڵە لەوانەیە هاوڕێ هەبێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبوک یاخود لە گەیم و یاری و هەر بابەتێکتر لەو بابەتانە کە ئەم جێگەی کە باوکی فەراغێکی بۆ دروست کردوون جێگەی ئەوەی بۆ گرێتەوە کاریگەری خراپی هەیە لەسەر گەورەبوون و لەسەر داهاتووی مناڵەکەش کە لەم بارودۆخی ئێستادا ئەبینین کە لە بەریتانیا مناڵەکانمان بەرەو گەورەبوونە ڕۆن و زۆربەی مناڵەکانمان پێگەیشتون وەختی شوکردنیانە وەختی ژنێنانیانە بەڕاستی ئەمانە کاریگەری زۆر خراپیان هەیە لەسەر داهاتووی مناڵەکە.